ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان بەشداری کورد لە کۆنفرانسی نێودەوڵەتی میوشن بۆ ئاسایش بە میوانداری مامۆستا بارزان عوسمان پسپۆڕ لە زانسته سیاسیەکان هاوکات بەرپرسی ناوچەی چواری سلێمانی پارتی دموکراتی کوردستان. مامۆستا بارزان خۆشحاڵین و بەخێر بێت. سپاس دەکەین، سپاس بۆ جەنابەت و بۆ ڕقساندنی ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەتان. مامۆستا بەشداریکردنی کورد لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مانگی ڕابردوو کە لە مانگیەکە سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری کۆڕبەندی ئابووری داڤۆس بوو. لە دوێنێەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بەرزانی بە سەرۆکاتی شاندێک شاندێکی باڵا لە یەکێکە لە بەشدار بووە سەرەکیەکانی کۆنفرانسی نێودەوڵەتی میونشن بۆ ئاسایش. خوێندنەوەی جەنابەت بۆ بەشداریکردنی کورد لەم کۆنفرانسی نێودەوڵەتیانە چییە؟ بەڵێ وڵا سپاس دەکەم. سەرەتا تەرکیزە خینە سەر کۆنفرانسی میوشن بە تایبەتی چونکە کۆنفرانسێکی پێش و جەنابەت باست کرد تا حدێک لە ڕووی زەمەنیەوە تێپەڕ بووە ئەو پێویستمان بەوە هەیە بزانین ئەم کۆنفرانسە چییە و چۆن کێ بەشدارەتیایە و ئەجندای کارەکانی سەر کۆڵی ئەعمالی ئەو کۆنفرانسە چییە. کۆنفرانسی میوشن لە بنەڕەتا بووە تاوتوێکردنی سیاسەتی ئاسایشی جیهانیە و گۆڕینەوەی زانیاریە ئەمنی و دیفاعیەکانە لە نێوان بەشداربوواندا بە تایبەتی دەوڵەتان کە بە زۆری بە زەخمێکی زۆرەوە بەشداری تیا دەکەن. و ئەم کۆنفرانسە ساڵانە لە هوتێل بایرهۆف لە شاری میوشنی ئەڵمانیا لە جنوبی لە باشووری ئەڵمانیا بەڕێوە دەچێت و یەکەم دیدارە کە ئەم لەم کۆنفرانسە یەکەم جارە گەڕێتەوە بۆ یەکەم دیداری ئەم کۆنفرانسا گرێتەوە بۆ ساڵی 1963 کە بیدایەت دیدارێکی ئەمریکی ئەڵمانی بوو بۆ گۆڕینەوەی زانیاری هەواڵگری لە نێوان ئەو دوو وڵاتەدا و دوایی پەریسەن بوو بە کۆنفرانسێکی زانستی بۆ دیفاع و ئێستا بووە بە کۆنفرانسی نێودەوڵەتی میوشن بۆ ئاسایش. ئێستا خولی 56ی ئەم کۆنفرانسەیە لەسەر ئاستی جیهان و کۆنفرانسێکە بە تەکید گرنگی خۆی هەیە. یەکێک لەو گرنگیانێ بەشداربووەکانیەتی و بەشداری ئەم ساڵی بە شێوەیەکی بەرچاو بەرزە لە ڕووی چەندایەتی و لە ڕووی چۆنایەتی بەڕاستی ڕنگدانەوەی زۆری ئەو قەیرانانە ئەگەێنێ کە بەرۆکی جیهانی کردوێتەوە. بەشداری نزیکەی کاک سەربەست 40 سەرۆک دەوڵەتی تایە و نزیکەی 100 وەزیری خارجی، وەزیری دیفاع، وەزیری وزە، زۆربەی زۆری وڵاتەکان تیا بەشدارە. مامۆستا دەست خۆش بێ سەبارەت بۆی کە کۆمەڵێک زانیاریە کۆمەڵ داتا داینێ لەسەرەوەی کە کۆنفرانسی میوشن چییە. پێم خۆشارە و پرسیاری کە سەرەتا کردمان لەسەرەوەی کە هەبوونی کورد لەم جۆرە کۆنفرانساتانە بایەخی چییە. بە تایبەت ئەگەر ئێمە سەیری هەردوو جۆرە کۆڕبەند و کۆنفرانسەکە بکەین چ داڤۆس چ میوشن ئەبینین نەک هەر بەشداربووەکانی لەسەر ئاسی دەوڵەتن بەڵکو بگرە زۆر جار لەسەر ئاسی دەوڵەتە زلهێزەکانیشن ئەو دەوڵەتانەی کە کاریگەریان زۆرە لە ڕووی هێزی سەربازی و ئابووریەوە ڕۆڵیان لە پرۆسە نێودەوڵەتەکانە زۆرە. هەرێمی کوردستان سەرباریەوەی کە هەرێمە و دەوڵەت نییە بەڵام لە ڕووی دیفاکتۆوە جۆرێک لە واقعەتێکی وەرگرتووە لە 4-5 ساڵی ڕابردووە بەشداری کورد بەشدارێکی کارای هەیە و بەردەوامە بینین بۆ نمونە کاتی شاندی کوردی بەشداریم زۆرە کۆڕبەنداناکە دیدارەکانی سەرۆکەکانی کورد لەم کۆڕبەندانەیە لەگەڵ بەرپرس و وەزیر و تا سەرۆکی دەوڵەتە گەورەکانی دنیا ڕوە. خوێندنەوەی جەنابەت لەسەر ڕووی زانستی سیاسی و بۆم بابەتە چۆنە؟ بە تەکید ئەم کۆنفرانسە بەدەر لە دەوڵەتەکان بەدەر لە نوێنەری دەوڵەتەکان و سەرۆکی حکوومەتەکان بە تایبەتی لەم ساڵدا زیاتر لە 500 پسپۆڕی ئەمنی و پسپۆڕی ئاسایشی تیا بەشدارە و تەنانەت سەرۆکی دەستگا گەورەکانی جیهان دەستگای هەواڵگریەکانی جیهانیش تیا بەشدارە. بۆیە بێ ئەمە گرنگی ئەم کۆنفرانسە بزانین بە دەرەجەی یەکەمین جابزانین ڕۆڵی هەرێمی کوردستان چۆنە. یەکەمین ئەتوانین بڵین یەکەمین کۆڕبەند و کۆبوونەوەیە کە لەسەر ئاستی جیهان لە ڕووی ئاسایشەوە ئەنجام ئەدرێ و زۆرێک لە سەرکردەکان و سیاسەتمەداران و ئەوانەی کە پیان ئەڵێن بە مستەڵەحی سیاسی پیان ئەڵێن سوناع القەرار
ئەوانەی دروستکرانی بڕیار لە وڵاتەکانە تیایدا بەشدارە بن و تاوتوێی پرسە ئەمنیەکانەکەن و زۆر دۆسیەی ئەمنی جیهانی قەیرانەکان لەم کۆڕبەندەدا تاوتوێ دەکرێن و لەم چوارچێوەشدا بەڕاستی چەندان کۆبوونەوە ینی بەدەر لەوەی کە کۆبوونە گشتیەکان ڕوەدا چەندان کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی کە ئەمانە بەڕاستی کۆبوونەوەی گرنگن و ئەتواندرێ بناغی ئەو هاوپەیمانیەتانی کە لە ئایندە و دەرهاویشتەی ئەم کۆنفرانسا ڕوەدا وەکو معلوماتی من بە پێی زانیاریەکان زیاتر لە 100 ژووری نهێنی کۆبوونەوەی دوو قۆڵی جانبی پێڵێن لە ڕووی سیاسیەوە ئەنجام ئەدرێ و لەم کۆربندەدا هەڵسەنگاندن بۆچی ئەکرێ هەڵسەنگاندن و مناقەشەی کۆمەڵی ئەفکاری ئەمنی ئەکرێ لە چوارچێوەی لەسەر ئاستی جیهاندا و تەرتیب ئەکرێ بۆ ئەو لەوێ دەدرێت بەو کێشە و ئاریشانەی کە ڕوبەڕووی جیهان بچکە ئەو کێشە و ئاریشانە کەم نین کە بەرۆکی جیهانیان گردووەتەوە و لایەکی ترەوە ئەم کۆنفرانسە تەنها سەکۆیەک نییە بۆ تاوتوێکردنی لایەنە ئەمنی و دیفاعیەکان لە لایەکی تەوە چەنەها دیداری دیبلۆماسی لەسەر ئاسی حتا ئابووریشی تیا ئەنجامەدرێ و جێگەیەکە بۆ بنیادنانی بۆکۆڵێ پەیوەندی و ڕایەڵە سیاسی و دۆلۆماسیەکان بۆی ئەم کۆنفرانسە بە کۆنفرانسێکی گرنگ هەژمار دەکرێت و سەرۆکی کۆنفرانسەکە لە کاتی کردنەوەی کۆنفرانسەکەدا سەرۆکی ئەڵمانیا وتی ئەم کۆنفرانسە یەکەمینە و گرنگترینە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا و زۆرێک لە چاودێران بەم کۆنفرانسا کاکە سەربەز دەڵێن چێشخانەی نێودەوڵەتی بۆ سیاسەتە ئەمنیەکان و هەندێکی تر بەسە لە زانکۆی بنسلڤانیا کە زانکۆیەکی گرنگی وڵاتی ئەمریکایە وا ناوزەندی ئەم کۆنفرانسە دەکات کە ئەڵێ یەکەمینە لەسەر ئاستی جیهاندا لە کۆتاییدا چاودێران پێیان وایە لێرەدا سیاسەتی ئەمنی جیهاندا ئاژڕێژرێتەوە بە شێوەیەکی نهێنی بۆیە گرنگی ئەم کۆنفرانسە لێرەوە گرنگی پێمان دەڵێت کە هەرێمی کوردستان چەند گرنگە بەشداری وەفدی هەرێمی کوردستان لەوێ ئێمە هەمومان دەزانین هەرێمی کوردستان لە دوای هاتنی شەڕی داعشە و ڕوبەڕووبوونەوەی دەستپێکردنی ڕوبەڕووبوونەوە لە جەنگی تیرۆریستانی داعشدا لێەوە هێزی پێشمەرگە بوو بەو هێزەی کە بەشداری کارای هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆری نێودەوڵەتیدا و کوردستان بوو بە فاکتەرێک بۆ دیفاعکردن و بەرگریکردن لە سیاسەتی ئەمنی جیهانی لەو ساتەوە هەرێمی کوردستان ڕێگەی پێدرا و ناوزەند بەوە کرا هەژمار کرا کە ئەم هەرێمە و ئەم کیانە و ئەم هێزە کە لەو ناوەندە ململانێدا ئەژی ئەتوانێ درۆڵێک ببینێ لە سیاست و ئاسایشی بەتایبەتی لە ئاسایشی منتیقەکە و ئاسایشی جیهان بە شێوەیەکی گشتی لێرەدا دەبینین گرنگی پێگەی هەرێمی کوردستان لە چیەوە سەرچاوە دەکرێت ئەگەر ئێمە بڵین هەرێمی کوردستان لەوێ وەکو دیفاکتۆ قبول کرا لەبەرەوەی لە جەنگی دژی تیرۆریستانی داعشدا ڕۆڵێکی کارای هەبوو و ئەوان پێویستیان بە پێشمەرگە بووە خۆ ئێستا لە ڕووی فەرمیەوە لە ڕووی کۆڵێ ڕسمیەوە جەنگی داعش کۆتایی پێ هاتووە بەڵام هەرێمی کوردستان و هێزی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان تا ئێستش بە شێوەیەکی فعلی دەوری خۆی هەیە بۆی ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئاماژەی دڵخۆشکەرە کە لەم کۆنفرانسی ئاسایش و بەرگریدە لە ناوچە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریەکە بە دڵنیایەوە ئەم کۆنفرانسە بۆ کورد دەرفەتێکی باشی ڕەخساندووە چونکە ئەتوانێ وەفدی هەرێمی کوردستان کە دەیبینین ینی بەڕاستی چالاکن لە چالاکیەکاندانا و ئەبینین لەو کۆنفرانسەدا زۆرترین کۆبوونەوەیان و زۆرترین کۆبوونەوەی دوو قۆڵی لە نێوان زلهێزەکانی جیهانە ئەکەن و ئەبینین ئەگەر ناوزەندی بکەین ئێستا مەسەلەن زۆرێک لە سەرکردەکانی جیهان ئەوانەی کە ئەکتیڤن و کاران و پەیوەندن و پەیوەستن بە ناوچەکەی ئێمە ئەوان دەیبینن و لەم کۆربەندەدا هەر بەتەنیا دەوڵەتەکانیش بەشدار نین کۆمەڵێ منەظەمەی وەکو ئەڵێ فەوق قەومی فەوقی نەتەوەی تیا بەشدارە ئومەمی متحیدەی تیا بەشدارە کارێمی کوردستان بینیونی ڕێکخراوی ناتۆی تیا بەشدارە ڕێکخراوی مەسەلەن کۆربەندی ئابووری و گەشەپێدانی تیا بەشدارە حتا محکەمەی جینایی دەولی تیا بەشدارە کۆمکاری وڵاتە عەرەبیەکانی تیا بەشدارە منەظەمەی سیحەی عالەمی تیا بەشدارە حتا سەرۆکی شەریکەی فەیسبووکیشی تیا بەشدارە کە بە زۆرێ لە زۆرەکان لە ڕووی ئەمنیەوە ئەگەر دەرفەت هەبوو باسی دەکەم کە ئەویش پشکێکی ئەم تاوتوێکردنەی بەرەکەوێت لەبەرەوە هەرێمی کوردستان
بەڕاستی بۆ هەرێمی کوردستان پێگەیەکی یعنی وەکۆ بڵێن دەرفەتێکی باشە و ئەتوانرێ هەرێمی کوردستان سوودی لێبێنەوە دڵنیام سوودیشی لێبینیوە دەبینین چاویان بە وەزیری خارجی ئەمریکا کەوتووە چاویان بە وەزیری وزەی ئەمریکا کەوتووە لەگەڵ سەرۆک حکوومەتی کەنەدا و بولگاریا و زۆربەی وڵاتەکان بەرنامە هەیە لەگەڵ ئەردەن و کۆمکاری عەرەبی و زۆرێک لە وڵاتەکانی تر لەگەڵ سەرۆک وەزیرای کوێت ئەوەی من معلوماتم هەبێ هێشتا کۆربەندەکە تەواو نەبووە ئەم ڕۆژ و تا بەیانی دەرهاوشتەکانی دەرەکەوێ دڵنیام وەکو عەرزم کردی وەکو جەنابی شارت پێدا دەرفەتێکی گرنگە بێ بۆ هەرێمی کوردستان لە کۆتاییدا هەموو ئەم خاڵانە ئەچێتە چی ئەچێتە خانەی مەسەلەن بەرەبەرەو پێشچوونی ڕایەڵی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە جیهانی دەرەوە کە هەرێمی کوردستان زۆری پێویستە چونکە هەرێمی کوردستان هەمان نەزانین فاعیلێکی نادەوڵەتیە تاکو ئێستا دیفاکتۆیەکە کە خاک و سوڵتە و هێزی هەیە بەڵام لە ڕووی ئەترافی نێودەوڵەتیەوە بە فەرمیە وەلەو ضمنیەن ئەترافی هەیە و چوارچێوەیەکی دەستوری و کیانێکی دەستوری هەیە لە چوارچێوەی عێراق و لە منتیقەکەشە ڕێز لێگیراوە بەتاکید ئەم کۆنفرانسێکە وەکوتم دەرفەتێکە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش وات تێبینی ئەەکەین ووا چاوەڕوان دەکرێم دەرفەتە بە باشترین شێوە بقۆزێتەوە و کاری لەسەر بکات. دەست خۆش بەمەوەسا بەرزان بۆ هەموو زانیاری و داتانەی کە لەسەر کۆنفرانسی میوشن بێمەد بەخشی مەوسە بلا قسەکانتە باسی دروستکردنی بڕیارت کردوتە فەرموتان کە ئەم ناوەندە بە جۆرە لە جۆرەکان بەشی هەرە زۆریەوانی کە بەشداری ئەم کۆنفرانسا بن لەوانن کە دروستکەری بڕیارن لەسەر ئاستی جیهان و ڕۆڵیان هەیە لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەیان ڕۆیە لە بینینی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری وزەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە خۆشحاڵێکی زۆر هەبوو لەوەی کە تەنانەت وەزیری وزەی ئەمریکا وتی ئێمە لەگەڵ ئەو سەرکردەیە کۆبینەوە کە دروستکەری معجیزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەراوردی هەرێمی کوردستانی کرد بە دەوڵەتێک کە لە ڕووی واقعیەوە دەوڵەتێکە لیبیایە ئاماژەی بۆ کرد کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان حزوری کورد و هەرێمی کوردستان لە بواری وزەیە بەهێزترە لە ئێستا لە وڵاتی کۆکورد لیبیا خوێندنەوە چییە بۆی کە دروستکەرانی بڕیار بە تایبەتی لەسەر وشیان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ئاماژە باشانەی هەیە بۆ هەرێمی کوردستان بنمونە ئەگە سیر بکەین لە کۆنگری دافۆسا دۆناڵد ترەمپ کە کەمترین سەرۆک دەوڵەت و کەمترین خەڵکی بینی بەڵام لە دافۆس ئامادە بوو لە 2020 یان بەو پڕی خۆشحاڵیەوە سەرۆکی هەرێمی کوردستانی بینی دوێنێ وەزیری وزەی ئەمریکا ئەو خۆشحاڵی پیشانەیە ئەمڕۆ هەروەی کە جەنابەت باست کرد کە ژمارەیەک سەرۆک دەوڵەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بین و لە ناویشیانە وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دیفاعی ئەمریکایەتیایە خوێندنەوەت بۆ ئەم هەلو مەرجە تازەیە چیە؟ بڵێ خۆی سەرەتا سوقلی نێودەوڵەتی لەم کۆنفرانسەدا سوقلێکی گەورە ینی پێگەیەکی قورسایەکی گەورەی نێودەوڵەتی لەم کۆنفرانسەدا ئەگەر تەنها ئەمریکا بە نمونە وەربگرین ئەمریکا وەزیری خارجیەکەی تیا بەشدارە وەزیری دیفاعی تیا بەشدارە وەزیری وزەی تیا بەشدارە تەنانەت لە پەرلەمانتارەکانیشی لە مەجلیسی لە کۆنگرسیش تیا بەشدارە لە ئەنجومەنی پیرانیش تیا بەشدارە یعنی ئەوەی کە تێبینی ئەکرێت ئەوەی کە بە پشگیری سیاسەتەکانی ترەمپەکاتیا بەشدارە و ئەوەی کە جزدایەتی سیاسەتەکانی ترامپەکە لە ناو ئەمریکا هەرتیا بەشدارە ئەمە بۆ خۆی گرنگیەکی گەورەیە ئەمە بەس تەنها ئەمریکا وەربگرین وەکو هێزێکی نێودەوڵەتی کە لەوە هەیە ئەو وڵاتانە ئەو وڵاتە گەورانەی کە سیاسەتی ئەمنی و سیاسەتی ئابووری و سیاسەتی گشتی وڵاتانیان بەلایەوە گرنگە و دای ئەڕێژنەوە بەڕاستی کاکە سەربەست تەعامل لەگەڵ واقعاکەن تەعامل لەگەڵ واقعاکەن زۆر دەوڵەت دەبینی ناوی دەوڵەتە و معتەرەفە و ئاڵاشی هەیە لە نەتەوە یەکگرتووەکان بەڵام بەشداری ئەم کۆنفرانسە و کۆربەردەکانی تریشی نەکردووە ئەوانە دەوڵەتێکن بە دەوڵەتی فاشیلە ناو دەبرێن و ئەم دەوڵەتانە لە ڕووی پێگە نێودەوڵەتێکەوە تەعاملێکی فەرمی نێودەوڵەتیان لەگەڵا ئەکرێ بەڵام لە ڕووی واقعیەوە بەڕاستی ناتوان ینی پشتیان پێ نابەسرێەوە دەوڵەتێکن توانم بڵێم لە ڕووی سیادەوە ناقسن و لە ڕووی ئەوەی کە پێگەی جۆغرافی خۆشیانەوە بە هەمان شێوە خرخکراون و وڵاتێکن یعنی جێگەی متمانەنین و ناتوانن متمانەی مجتەمەعی نێودەوڵەتی بەدەست بێنن بۆی هەرێمی کوردستان دەبینین هەر لە کۆنفرانسەکەی پێشووە کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم تیا بەشدار بوو و سەرۆکی زلهێزترین وڵاتی دنیای بینی و
بە شێوەیەک لە شێوەکان ئەیبینی بە مەلامحی سیاسی تعاملی سیاسیەوە پیانۆ دیار بوو کە زۆر دڵخۆش بوون بەم دیدارە و ڕنگدانەوەیەکی دنیایی تیا هەبوو ینی حت لەو کاتا بەسەن کە تەختیە ئەو دیدارە دەکرا زیاتر لە 35 کەناڵی گەورەی جیهانی کە لە ئەمریکاوە پەخشەکرا ئاڵای کوردستانیش دانرا بوو بە ئاماژەیە کە هەموو دنیا پرسیاری دەکرد ئەگەر دەڵێن کوردستان دەوڵەتە ئەوە ئاڵاکەی لە پاڵ گەورەترین سەرۆکی دنیاوەدانراوە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە بۆیە ئاماژەکان بۆ کوردستان دڵخۆشکردن و کوردستان ئەبێ ئەو دەرفەتانە بقۆزێتەوە و ئەو ئەجیندایی کە هەرێمی کوردستانیش هەیەی لەو دانیشتاندا کە لەگەڵ ئەو بڵین وەفدی وڵاتانە بەشدای تێکرۆ بەڕاستیەوان ئەجیندای کەم نین ئەجیندایەکن مەسەلەن ڕێک وەکو پەیوەندیدارن بە ئێستای وڵاتەکەی خۆمانەوە بۆ نمونە مەسەلەن باسی چیە کرێ باسی تەنسیق و هەماهەنگیە کرێ بۆ ڕوبڕەبوونەوەی تیرۆر ئەمە کێ دەیکا یعنی ئەمریکا دەچێت لەگەڵ زۆر لە وڵاتە کاریگەرەکانی دنیا ئەم تەنسیقە دەکا داوا لە ئەوروپا دەکاوە هەرن هاوکاری بکەن لێرە هەرێمی کوردستانی ژێت تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان دەکا باری سەقامگیری ناوچەکە لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ وەفدی هەرێمی کوردستانە تاوتێ دەکا مەسەلەن مانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان کە لە عێراقا هەیە و هەرێمی کوردستان ئەبینین دەنگی بە دەرنەچوونی هێزەکانی ئەمریکا و پێی باشە هێزەکانی تحالف بە شێوەیەکی گشتی هاوپەیمانان لە وڵاتە لەو منتیقا بمێنەوە و سەقامگیری منتیقەکە پارێزن ئەمانە هەمووی لەگەڵ هەرێمی کوردستانە تاوتێ دەکرێت لە بیریشمان نەچێت تەشکیلەی ئێستای حکوومەتی عێراقی کە حکوومەتێکە زۆر چاوی لەسەر بزانێت چۆن تەشکیل ئەکرێت چۆن پێگەیەندرێ ئایا چەند ئەژی چۆن هەڵبژاردن دووبارەکرێتەوە ئەمانش هە لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە باز دەکرێت لەلایەکی تر کە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان خصوصیەتی کیانی سیاسی و دستوری هەرێمی کوردستانە کە بەشێکی گرنگ و گەر لە بەیانەمەکەی بەڕێز سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستانە دیار بوو باز لە بەرجەستەبوونی خصوصیەتی دستوری هەرێمی کوردستان کراوە لە کۆتاییدا هاوکاری هێزەکانی پێشمەرگە بەشێک بۆ لەو ئەجیندانەی کە کۆنفرانسی میشن بۆ ئاسایش تاوتوی کرۆ لەگەڵ وەفدی هەرێمی کوردستانە وەکوتم هەموو ئەم بابەتانە بابەتێکن زۆر جێگەی دڵخۆشکردن و هیوادارین دەرئەنجام و دەرهاویشتەی لە ئایندەیەکی نزیکتا بۆ ناوچەکەەوە بۆ هەرێمی کوردستانیش دەربکەوێت. مەوەسا باسی بۆت کرد کە لەم کۆنفرانسەیە بۆ نمونە فیگەری نوێ هاتوتە ناو ڕووداوەکانەوە بە نمونە هەرێمی کوردستان بۆ قورسایی کە لەوێ هەیە بەزایی دیۆ باسیەوە کرد کە سەرۆکی یان بەرپرسیا خاوەنی فەیسبوک حضورێ بێ لەم کۆنفرانسە ئەگەر سێری بۆ نمونە لە 2020 سێری گۆڕانکاریەکانی دنیا بکەین کرانەوەیەکی تازە هەیە و بە زۆر لە جۆرەکان پارادایمەکانیش گۆڕانکاریان بەسەرا هاتووە هەر من زمنی هەیە گۆڕانی پارادایم بۆ ئاستەی کە بۆ نمونە دەستگایەکی وەکو فەیسبوک کە تەمەنێکی درێژی نییە بەڵام ئێستا حزوری هەیە لە کۆنفرانسێکی گەورەی نێودەوڵەتی کاریگەری بۆ جۆرێکە هەیە باست لەوە کەوتە گەڕێمەوە سەر فەیسبوک گەر لە کۆتای بەرنامەکەیە خۆشە قسەی لەسەر ئەو بابەتە بکەی ینی گۆڕانی پارادایمەکان و بەشداری کە باسی ئەجیندای مەسەلەن بەرنامەی کاری ئەو کۆنفرانسە دەکەی عادەتەن بەرنامەی ئەوروپی ئەمریکی هەیە بەرنامەی ناو ئەوروپیەکان هەیە ڕۆژهاڵەتی ناوەڕاز هەیە مەسەلەن مەلەفی ئێرانی و مەلەفی نەوەوی ئێران تاغیە بەسەر مەوزوعەکانە مەلەفی سووریا هەیە لیبیا هەیە بەڵام لە ناو ئەوانەشە کە کاڵین کۆنفرانسی میشن بۆ ئاسایش مۆزوعی ئەنتەرنێتە و مۆزوعی بە تایبەتی فەیسبوک چونکە دەرخستەیەکیان پێشکەش کردووە کاک سەربەست کە ئێستا لە کۆی جیهاندا زیاتر لە 20 ملیار ئەجهیزە بە عەرەبی بە کوردی ئامێری پەیوەندی ئامێری وابەستە بە ئەنتەرنێتەوە 20 ملیار لە سەر ئاستی جیهانە بەسراوەتەوە بە تۆڕەکانی ئەنتەرنێتەوە کە ئەمە بۆ خۆیان توێژینەوەن بکوتم 500 خەبیری پسپۆڕی بواری ئاسایشتیا بەشدارە توێژینەوەیان حتمما لەسەر ئەوە کردووە کە ئەم 20 ملیار دەستگایە لە ژمارەی دانیشتوانی جیهان زۆرترە بڵێ بە تەکید مەسەلەن ڕنگدانەوەی دەبێت بۆچی بۆ سەرژیان و ئەمنی ئاسایشی فەردەکان ئەفرادەکان خەڵکەکان و اینجا حکوومەتەکان و اینجا ئەو شەریکە نێودەوڵەتیانی کە ئێستا بەڕاستی وەکوڵێ شەریکات متعددە جنسیات و شەریکانی کۆڵێ ڕەکەزنامە جۆرا و جۆرەکانن کە لە تەواوی دنیا بڵاوبوونەتەوە هەمویان معنین بەم کارە هەمویان لە ڕووی
تەکنۆلۆژیاوە ئەم تۆڕە فراوانە بەکارێنن لەبەرەوە بە تەئکید ڕنگدانەوەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەم کۆنفرانساوە ئامادەبوونی بەرپرسی سەرۆکی کۆمپانیای فەیسبوک لەم کۆنفرانسەدا بەڕاستی ینی تیا ئەبینراوە دیاردەیەک بوو کە ڕەنگە لە کاتەکانی تردا بەدی نەکرایە بە شێوەیەکی وا بەرچاو. مەوسا پێم خۆشە لە پاڵ ئەو ڕەهەندە نێودەوڵەتی کە بۆ کۆنفرانسی ئاسایش شن هەیە بەڕێز باس ئاماژت بۆ کرد کە سەرۆکی حکوومەت بۆ نمونە ئەمڕۆ سەرۆکی دەوڵەتی خۆی دەبینێ کۆمەڵە سەرۆکوەزیرانی تری عەرەبی و ئیسلامیە بینێ خوێندنەوەمان بۆ ئەم ڕەهەندەیان لە کۆنفرانسەکە چۆن بێت یان چی بێت لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر لە ئاستێکە هەوڵیا بچێت بەشداری لە کۆنفرانسە گەورەکانی وەکو دافۆس و میونشن بکە پەیوەندی و علاقێکی باشی هەرەوەی کە جەنابەت باست کرد لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپا لە پاڵەمەیە سەرنجی لەسەر پەیوەندی هەرێمیەکانی شەیە ینی هەوڵەدان لەگەڵ دەوڵەتانی وەکو تورکیا و ئێران و کۆیت و ئوردون و کۆمەڵە دەوڵەتی ترا پەیوەندی و میانێکی باشی هەبێت. خۆی خاصیەتی سیاسەتی خارجی سیاسەتی نێودەوڵەتی یعنی خۆی ئەجندای ئەم کاری کۆنفرانسەکە چییە ئەو تەحەدیانە یاخو ئەو بابەتانی کە ڕوبەڕووی سیاسەتی خارجی هەر دەوڵەتێک یا هەر کیانێک دەبێتەوە. هەرێمی کوردستانیش بەڕاستی لە پێکەکەی خۆیەوە بداية لنا خوي كإنطلاقك على الروع عراقي وحتى وزيري خارجي عراقي شي لو كونفرنسا بينيوا كايما بالدستوري كولا شوارشيوي او بابتين لبروا هريمي كردستان او بابتشي بشجوين خستوا بجوري لشي وكان هما هنجيك هبي لقل حكومه عراقي دا لپال اواد يعني بالي كشاوه بسر ولايات اقليميه كان من دڵنیام وزيري خارجي ولايات اقليميه كان دورو بريشمان ابينه وكو تركيا وكو ايران وكو وڵاتانی تر لە پاڵەوەشدا ئێمە لە ناو عێراقا دەژین عێراقیش عمقێکی عەرەبی هەیە بمانێ و نەمانەوێ و ئەم وڵاتە عەرەبیانە بوون بە دوو بەشەوە بەشێکیان بە شێوەیەکی توانم بڵێم ڕێز سەیری هەرێمی کوردستانەکەن و بەشێکی تریشیان بە شێوەیەکی دژ سەیری هەرێمی کوردستانەکەن هەریەکە بە پێی مەساڵحی خۆی بە پێی بەرژەوەندی خۆی بە پێی تێگەیشتنی خۆی بۆیە لەم ڕوانگەشەوە هەرێمی کوردستان بە تەئکید لە وڵاتانی خەلیج پێگەیەکی باشی هەیە و پەیوەندێکی باشی لەگەڵ وڵاتانی خەلیجا هەیە و لە ناو عمقەکەی تریشیا کە ڕۆژ ئاوای عەرەبیە بە تەئکید هەنگاو دەنێ و پێم وایە گەر هەنگاویش نەنابێ ئەبێ وردە وردە هەنگاو لەسەر ئەو کارە نەبکە بۆیە سیاسەتی نێودەوڵەتی بە یەک ڕەهەند جێبەجێ ناکرێت تەنها کاڵین سیاسەتی نێودەوڵەتی یعنی ڕەهەندی ئیقلیمی هەیە و ڕەهەندی نێودەوڵەتی هەیە و ڕەهەندی ڕێکخراوەکانی نێودەوڵەتیشی هەیە ڕێکخراوە فوق القومیەکان وەکو ڕێکخراوانەی کە باسم کرد پێم وایە هەرێمی کوردستان کارێکی باش دەکات و کارێکی وەکۆڵێ دەرهاویشتێکی سیاسی باشە کە پەیوەندێکی تون و تۆڵ لەگەڵ عالەمی عەرەبیشە بە تایبەتی ئەو دەوڵەتانەی کە ئەتوانرێ هەمە هەنگیان لێ بکرێ و کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش لە ناوچەکە کاریگەری لەسەر ئەوان هەیە. مەوسا پێم خۆشە قسێک لەسەرەوەش بکەین کە بۆ نمونە جەنابەت باسیەوە کرد کە عێراق و هەرێمی کوردستان بە دوو وەفد بە دوو شاندی جیاواز لە میۆنشنن و بەشداریان هەیە لەم بابەتەیە بەڵام ئەگەر تەماشا بکەین چی لەسەر ئاستە میدیایەکەی و چی لەسەر ئاستی ئەو دیدارە گرنگانەی کە ئەنجام ئەدرێ ئەوەندەی فۆکس و ڕووناکی لەسەر وەفدی هەرێمی کوردستانە و دیدارەکانی دیداری بکەن لەگەڵ گەورە وەزیر و گەورە سەرۆکوەزیران و گەورە دەوڵەتانی دنیاە عێراق ئەم ماهیەت و ئەم بایەخ و ئەم سەرنج و ئەم ڕووناکی لەسەر نییە. بە تەئکید ئەوە واقعێکە کە هەستی پێ دەکەین خۆی لە خۆیدا پێگەی عێراق و پێگەی حکومەتی ئێستای عێراق حکومەتێکی ستۆکە بە مستەڵەحی ئەوە حکومەتی تەصریف ئەعمالە حکومەتی کاربەڕێخەرە ئەمە خاڵێکی تر و حکومەتی عێراقیش یعنی کەس نایشارێتەوە و ئێمە بڵین و خەڵکی تریش چۆن لێکدانەوەی هەبێ حکومەتێکی فاشلە و حکومەتە فاشلە ئەگەر جەنگی تیرۆر و کۆمەڵی اعتیباراتی ئێران و دژایەتی کردنی ئێران و ئەو هەڕەشانی کە لەو ناوچە نەبووە ڕەنگە حکومەتی عێراق هەر حزوری یعنی فرسەتی ئەوەی نەبووە ئامادەگی لەو کۆنفرانسا هەبێ لەبەرەوە ئەیبینین چالاکیەکانی حکومەتی عێراق وەفدی حکومەتی عێراق لەو کۆنفرانسا مەحدودە و بەرتەسکە و ناتوانرێ هیچ ئیتفاقەتێکی لەسەر هەڵبژێردرێ بۆ نمونەکە ئەو کۆبوونەوە جانیبیانە ڕوەدا ئەو کۆبوونەوە جانیبانە بۆ چییە بۆ بنیاتنانی هاوپەیمانێتیە بۆ بنیاتنانی هەڵسەنگاندنی وەزعی ئێستایە و هەنگاونانە بۆ ئایندە ئەو وەفدەی کە هاتووە بۆ ویزن وەفدی حکومەتی عێراق بەڕاستی هیچ ڕوئیایەکی پێ نییە بۆ ئایندە چونکە وەفدێکی کۆڵێ
یەکەم خۆی ئەو دەسەڵاتەی نییە، سێهەم وەزعی عێراق بەو شێوەیە کە وەکۆڵێ جێی متمانە نییە بۆ مجتەمەعی نێودەوڵەتی و نازانرێ کۆڵێ دەرخستەی بۆ بکرێ بۆ کوێ هەنگاوەنا، لەبەرەوە دەبینین هەموو ئەم فاکتەرانەوا دەکات کە وەفدی هەرێمی کوردستان وەفدێکی متەماسک بێ و وەفدێک بێ بتوانرێ لە ماوەی دوو ڕۆژە ئەو هەموو دیدارە گرنگە بدا و بزات فۆکسی ئیعلام لەسەر وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە تاکو وەفدی حکوومەتی عێراقی، چکە حکوومەتی هەرێمی کوردستان پێگەکەی تواناکەی و دیفاکتۆکەی و لە ڕووی جیۆسیاسی شۆ بەڕاستی هەرێمی کوردستان پێگەکەی ئینکاری لەسەر ناکرێ و ئەو وڵاتانش هەموو لە مەسلحەتی خۆیان تێدەگەن. یەکەم دووهەم هەڵسەنگاندنیان هەیە بۆ پێگەی هەرێمی کوردستان. مۆمسا لە سەرنجامی ئەوەی کە باسمان کرد لەوەی کە لە داڤۆز و لە میونشن گوزەراوە بەتایبەت لە چەند ساڵی ڕابردووە زۆر بەتایبەتریش لە 2020 بۆ حکومەی کە بەڕێز پسپۆڕی زانسته سیاسیەکان ئەمەوێت بۆ نمونە دیدگای مامۆستا بارزان عوسمان وەکو پسپۆڕێک لە بواری زانستی سیاسیە بزانم سەبارەت بە سیاسەتی دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تێڕوانین لەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەولێر ترافیکێکی سیاسی دیبلۆماسی لەسەر بوو و زیاتر لە 42-43 نوێنەرایەتی دەوڵەتان لە هەولێری پایتەخت کراوەتەوە لە ناویانە بڕمونە دەوڵەتانی پێنج زایدە نییە کە دەوڵەتانی ئەنجومەنی ئاسایشن هەر 6 دەوڵەتەکە لە هەولێر نوێنەرایەتی کردوێتەوە و لە بەرامبەر هەرێمی کوردستان نوێنەرایەتی لە ژمارەی دەوڵەتەکانیش کردوێتەوە. دوای ئەم کرانەوەیە بەشداریکردنیش لە میونشن و داڤۆس و ژمارەیەکی تر لە کۆربەند و کۆنفرانسە نێودەوڵەتیەکان ئەکرێ بڵین بەپێی تیۆری زانستی سیاسی هەرێمی کوردستان سیاسەتێکی دیبلۆماسی بەهێز و سەرکەوتو هەیە. کاک سەربەست جەنابەت ناچمە سەر ئەو بابەتەی جەنابەت کە باست کرد هەرێمی کوردستان چۆنە و گەشتۆ بەکوێ و ئەو تەفاسیلی کە جەنابەت باسی کرد تەنها بە یەک شێوە وەڵامەکەی بۆ جەنابەت ئەدەمەوە کار لەسەر چی دەکرێت لەسەر ئاستەنگ و نەتائیجەکان دەکرێت دەرەنجامەکانی دەکرێت. هەرێمی کوردستان لە چاو ئەو ئاستەنگانەی کە هاتووەتە بەردەمی ئاستەنگی ئەمنی کە تووشی شەڕ بووە، ئاستەنگی ئابووری کە ئابوووریەکەی بەو شێوەیە لێدرا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزعی ناوخۆیی خۆی بەو شێوەیە لە وەزعان نێودەوڵەتی و ئیقلیمیەکەی خۆی کە دەورە دراوین بۆ وڵاتانی کە خۆمان دەزانین چۆن معاملەیان و مامەڵیان لەگەڵ کیانی سیاسی هەرێمی کوردستانە کردووە. ئەم ئاستەنگانە سیر دەکەین لە چاو ئەو نەتایجانی کە جەنابەت باست کرد کە هەرێمی کوردستان گەشتووە بۆ کە لە کۆنفرانسە نێودەوڵەتەکانە دەبینین ڕنگدانەوەی دەبینین لەسەر ئاستی دنیا لەسەر ئاستی زلهێزانی دنیا لەسەر ئاستی کۆمپانیەکانی دنیا کە پڕ کوردە کوردستان و لە ناخۆشترین کاتا کوردستانیان بەجێنەهێشت دەلالەتمەندی ئەوەیە و ئاماژەیە بۆەوە کە هەرێمی کوردستان لەسەر پێی وەستاوە و سیاسەتێکی ئەتوانم بڵێم سیاسەتێکی تا ڕادەیەکی باش هەموو شتێک تە سیاسەتە مطلق نییە ڕێژەیە بە ڕێژەیەکی باش سیاسەتێکی باشەکە لە ڕووە نێودەوڵەتیەکەەوە لە ڕووە دیبلۆماسیەکەەوە لەو تۆڕە فراوانەی علااقاتەوە کاریمی کوردستان دروستی کردووە بە ئاست بە بەراوردکردن گەر بەراوردی بکەین بۆ ئاستەنگانی کە هەیە بەڵێ منکو پسپۆڕێکی سیاسی ئەگەر ئاستەنگەکان لێک بینەوە پێگەی ئەنتایجەکانی هەرێمی کوردستان لێک دێنەوە و هەرێمی کوردستان وەکو هێزێکی نادەوڵەتی فاعیلێکی نادەوڵەتی سیرکەین بەڵێ ئەمری هەرێمی کوردستان توانیوێتی هەنگاوی باش بنا توانیوێتی بەرەو پێشچوونی باش بنێت توانیوێتی تۆڕی پەیوەندیەکانی لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی دیفاعی و بەڕاستی فراوانتر بکات. مامۆستا بارزان عوسمان پسپۆڕ لە زانستە سیاسیەکان بەرپرسی ناوچەی چواری سلێمانی پارتی زۆر خۆشحاڵین کە بەشدار بوو لە بەرنامەی ڕاڤە. سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت بۆ ئەو گەڕانەوە مێژووی کە لەسەر کۆنفرانسی میونشن پێشکەشە کردین وەسپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە. سوپاس بۆ ئێوەش و هیوای بەردەوامی و سەرکەوتن و سەرفرایەتتان بۆ خواست. زۆر سوپاس بوو بەخێر بێت. ئازیزان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.